دیموکراتەکان لە سیناتی ئەمەریکادا هەوڵی تەواوی خۆیاندا تا دانۆڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمەریکا ئیمپیچ بکرێت. سینات ئەرکێکی گەورەی لە ئەستۆیە وەک هەوڵدان بە بەرپرسیاریکردنی دۆناڵد ترامپ لەسەر گەورەترین گوناهبارکردنی سەرۆکێک کە تا ئێستا هیچ سەرۆکێک ڕوبەڕووی ئەمە نەبووتەوە. ئەوانەی دەڵێن با دەستبەردار بین و ئەو وازهێنانە یەکێتی دەهێنێت هەڵەن کاتێک هێرشێکی ئەو هاترسناک دەبێت بۆ سەر کۆنگرێس لەلایەن سەرۆکەوە هاندراوە و خەڵک دەڵێت هەڵبژاردن ساختە بووە داوای لە خەڵک کردووە بێنە واشنگتن و هانی داون بەرەو کۆنگرێس بچن پێویستە سێنات بە تاوانباری دابنێت بۆ هەندانی ئەو تونوتیژیانەی ڕوویاندا کاتێک ئەو جۆرە گوناهبارکردنانەت دەبێت ئەوە شاردنەوە و داپۆشینی یەکێتی ناهێنێت بەڵکو ژان و برینەکانیش بەکراوەی دەهێڵێتەوە پێویست بەڕاستی و لێپێچینەوە هەیە. کۆمارییەکان بەگشتی لەگەڵ ئەم ئیمپیچکردنەدا نەبوون و تەنها بیانوویەکیش کە زیاتر دەیانهێنایە و جەختیان لێدەکردەوە ئەوە بوو کە سەرۆک ترامپ چیدی لە کۆشکی سپی نەماوە. ئەگەر سەرۆک ترامپ هێشتا لە کۆشکی سپی بووایە ئەوە زۆر بەوردی هەڵسەنگاندنی ئەوەم دەکرد ئایا بەڕێوەبەرانی ئیمپیچکردنەکە لە ئەنجومەندا چۆن گوناهبارکردنەکە دیاریکراوەکەی سەرۆک دەسەلمێنن بەپێی پێوانێک لە کەرەوەکانی تاوان و تارەکەی سەرۆک دەشێت نەچێتە خانەی هەندانەوە هەر چۆنێک بێت لە چوارچێوەی ئیمپیچکردندا دەشێت لە سێنەتدا وەهادا بندرێت کە شتێکی پەسەندکراو بۆ کارە گێرەشێوەنەکانی بەر لە ئاژاوە گێڕەکە کرابوون. بەڵام لەم دۆسیەدا پرسەکە جیاوازە و بابەتی قسە لە سەرکردنەکە لەو ڕۆیە ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لە ڕۆی دەستوریەوە ناتوانرێت گوناهبار بکرێت. هێرشکردنی ئاژاوە گێڕان بۆ سەر باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا ئەو خاڵە بنچینەیە بوو کە دیموکراتەکان جەختیان لێدەکردەوە. ترامپ هێرشی کردە سەر ئەنجومەنی نوێنەران لە ڕێگەی ئەو چەتانەی هانی دابوون ئێمە بەرگریمان لە ئەنجومەنەکەمان کرد ترامپ دەستورەکەمانی پێشێل کرد و ئێمە لە داخۆکردنمان لە دەستور ئەوان هەوڵیاندا دیموکراسیەکانمان فڕێبدەنە زبڵدانەوە و ئێمە نەمانهێشت و پاراستمان ئەم پرۆسە ئیمپیچکردنەی سەرۆکایەتی لە هەردوو لایەنەوە دەشزانین لەبەر چەند هۆکارێک دەکرێتە بابەتێکی سیاسی بەڵام دەشزانین لە هەموو کاتێک زیاتر پرۆسەی هەردوو لامان بوو گەورەترین دەنگدان بوو بۆ ئیمپیچکردنی سەرۆکێک 57 بەرامبەر بە 43 لە سێنەت و 232 بەرامبەر 197 لە ئەنجومەنی نوێنەران ئەمە ژیانی زۆرینەی ئەندامانی کۆنگرێس دەنگیان داوە بەوەی سەرۆک هانی توندوتیژی داوە و دژی کۆنگرێس. ئەندامانی تیمی پارێزەرانی دانۆڵد ترامپیش هەمیشە لەسەر ئەوە پێداگیریان دەکرد ئەو گوناهانەی کە ڕوبەڕووی سەرۆکی پێشووی ئەمریکا کراونەتەوە تەواوی گوناهەکان بێبنچینەن. پەلەکردن لە پرۆسەی ئیمپیچکردندا وەهای کردووە لێکۆڵینەوە لەسەر نەکرێت و ئەمەش کێشەیە کە لەگەڵ تەواوی ئەو پرۆسەیەدا لیژنەی ئیمپیچکردن لە ئەنجومەنی نوێنەران هیچ لێکۆڵینەوەیەکیان نەکردووە گەلی ئەمریکا شایستەی شتێکی زۆر لەمە باشترە وەک لەوەی هیچ بەڵگەیەک نەبینن یان ئامادە نەکرابێت و تەنها ئەوەندە نەبێت دەگوترێت ئەم وتی و ئەو وتی ئەم پرۆسەیە پێویستی بەوە بوو گوێگرتنی تێدا بێت بەڵام بەداخەوە نەکرا. خۆش هاتنەوە بۆ چاوی واشنگتن تەوەری سەرەکی بەرنامەی ئەم هەفتەیەمان دۆسەی ئیمپیچکردنی سەرۆکی پێشووی ئەمریکایە بۆ ئەو مەبەستەژ میوانداری هاوکارم هێرۆ زەنگەنە دەکەم هێرۆ سپاس بۆ ئامادەبوونت دەزانم لەگەڵ سەرقاڵی کاری ڕۆژانەت لە بەشی کوردی دەنگی ئەمریکا ئەمەش کارێکی زیاد بوو بۆ لای تۆ یەکەم پرسیاریشم ئەوەیە ئەوەی کە ڕوویدا لە سینەت و دیموکراتەکان نەیانتوانی سەرۆکی پێشووی ئەمریکا جارێکی کە ئیمپیچ بکەن لە سیناتی ئەمریکادا لەگەڵ ئەوەشدا کە زۆرینەن ئێستا دیموکراتەکان ئایا ئەکرێ وەکو شکستی دیموکراتەکان لی بڕوانرێ؟ ناتوانم کات بڵێم شکستی دیموکراتەکان لەبەرەوەی وەکو خۆت ئەزانی ینی ئیمپیچکردن شتێکی ئاسان نییە بەو شێوەیە کە لە دەستوری ئەمریکا ئاماژەی پێکراوە بەو شێوەیە کە بتوانرێت سەرۆکێک ئیمپیچ بکرێت کە لە ڕابردووشا دوو سەرۆکانی پێشووی ڕابردووش بە هەمان شێوە نەیانتوانیوە بگەنە ئەنجام ینی لە کاتی ئیمپیچکردن لەبەرەوەی بۆ ئیمپیچکردن تۆ 2 لەسەر 3 دەنگەکانی سیناتت پێویستە کەواتە 67 دەنگی سیناتۆر ئاسان نییە بۆ نمونە لەم کاتەیە دیموکراتەکان وەکو دەزانین کە 50 بە زۆرینەیەکی ئاستەم با بڵێن زۆرینەن 50 بە 50 و لەگەڵ دەنگی جێگیری سەرۆک کاملا هێرس
دەبێتە 50-50 بەڵام با بڵێن بۆ بەدەستێنانی پشتیوانی بۆ ئیمپیچمنت دەبوایە 67 ئەندامی با بڵێن 67 سیناتۆر کە لەم دادگایکردنەدا وەکو چی ڕۆڵیانە بینی وەکو دەستەی سوێنخۆران دەوریانە بینی لە سیناتدا با بڵێن گویان لە هەردوو لا ئەگەر هەم پارێزەرەکانی ترامپ و هەم ئەو دەستەی بەڕێوەبردننی ئیمپیچمنتەکە یاخود دەستەی بەڕێوەبەری کاروباری با بڵێن دادگایکردنەکە کە لە ئەنجومەنی نوێنەران دابین پێک هاتبوون ئەمانە جا بۆیە پێم وانییە ئەمە با بڵێن شکستێک بێ بۆ دیموکراتەکان چونکە 7 ئەندامی کۆماریش دەنگیان بە ئیمپیچکردنەکەدا کەواتە ئەمان تەنها 10 دەنگیان کەم بوو بۆ ئەوی بتوانن سەرۆکی پێشوو دانۆڵد ترامپ ئیمپیچ بکەن خۆی وەکو ئاماژەم پێکرد یعنی پرۆسەکە پرۆسەیەکی بەو شێوەیە ئاسان نییە 67 دەنگ ئاسان نییە یانێمان پێویستیان بە دەنگی 17 لە نوێنەرانی کۆماریەکان هەبوو لە سیناتدا بەڵێ هێرۆ یەکێ لە خاڵەکانەوەی کە جێی سەرنج بوو لەو دانیشتنانەی سیناتدا کۆماریەکان زۆر جەختیان دەکردەوە لەوەی سەرۆک ترامپ لە کۆشکی سپی نەماوە ئیتر پێویست بە ئیمپیچکردنەکەی ناکە پرسیارەکە لای من بەڕاستی لەوەدا ئەگەر هاتبە و سەرۆک ترامپ لە کۆشکی سپی بواە وا دابنین وەکو گریمانەیەک هەڵبژاردننی مانگی یازدەی ڕابردووی ببردایەتەوە کۆماریەکان هەڵوێستێکی تریان دەبوو ئەزانی نازانین لێرە چۆن ئەبوو هەڵوێستی کۆماریەکان لەبەرەوەی ئێمە بینیمان خۆ لە مانگی دوی پارەکەش پرۆسەی ئیمپیچکردنی سەرۆکی پێشووی ئەمریکا بەڕێوە چوو لەو کاتەدا تەنها یەک لە کۆماریەکان دەنگیاندا بۆ ئیمپیچکردنی ئەوەشیان هەڵوەشایەوە و ئەمەیان تەنها با بڵێن بە یەک مادە بوو ئەم ئیمپیچکردنیان بەڵام لە هەمان کاتیشدا بڵێ با بڵێن سەرۆکی کۆماریەکان لە ئەنجومەنی نوێنەران میچ مکانڵ دەڵێت بۆیە دەنگی پێ نەداوە لەبەر ئەوەی ئەمە چۆنەڵی یاسایی نەبووە چونکە بەڕاستی ئەم پرۆسەیەش پرۆسەیەک بوو کە پێشینەی نەبوو لە ئەمریکا بەو شێوەیە کە سەرۆکێک لەسەر کار لاچوو بێ ئەمجا پرۆسەی ئیمپیچکردنەکەی بێتە پێشەوە ئەمیش بەهۆی ئەوەی کە کات نەمابوو چونکە ئەو ڕووداوانە ئەم پرۆسەیە خۆتەزانی لەسەر بابەتەکەی 6 مانگی یەک بوو کاتێکە لە پاش ئەوەی پشتیوانانی ترامپ لە واشنگتن با بڵێن خۆپیشاندانێکیان کرد و لەو خۆپیشاندانەدا ترامپ وتارێکی پێشکەش کرد بە پشتیوانەکانی و پاش ئەوە ئەمەش لە کاتێکدا بوو کە لە کۆنگرێسی ئەمریکا لە ئەنجومەنی نوێنەران دەنگەکانی هەڵبژاردنەکەی مانگی 11یان بە فەرمی با بڵێن پەسەند دەکرد لە کات یعنی ئیمپیچکردنەکە لەسەر ئەو قسانەی سەرۆکی پێشووی ئەمریکا دانۆڵد ترامپ بوو کە لەو وتارەیە پێشکەشی کرد وتارێکی 70 دقەیی بوو جا هەر لە پاش قسەکانی ئەو با بڵێن خۆپیشاندەران یا لایەنگرانی ترامپ هەروژمیان برد بەرەو کۆنگرێسی ئەمریکا جا نازانم یعنی لێرەیە کە کۆماریەکان وا ئەڵێن بەڵام نازانین چۆنە بێت چونکە شتەکە تا ئەندازەیەک یعنی بوو بە شتێکی سیاسی لە بینی کۆماریەکان و دیموکراتەکانە پێم وانییە ئەگەر ترامپ تەنانەت یعنی سەرۆکیش بمایە ئاسان بواە بۆ کۆماریەکان ئەم کارە بکەن لەبەرەوەی ترامپ یعنی لەناو حیزبی کۆماریە ئێستا دەسەڵاتێکی زۆری هەیە خاوەنی 75 میلیۆن دەنگی ئەمریکاییە جا لەوەیانە نازانم چۆنە بوو بەڵام پێم وانییە شتێکی لەو جۆرە بووایە یەکێ لە شتە سەرنج ڕاکێشەکانی تر لە ناو دانیشتنەکانی سیناتدا ئەوە بوو خەریک بوو گەواهدەران بێنە ناوەوە و بەشداری لەو دانیشتنانەی سیناتدا بکەن بۆ ئیمپیچکردنی سەرۆکی پێشووی ئەمریکا ئەلبەتە ئەوە دەبوو بە کێشەیەک ینی هەر هیچ نەبێ ماوەی دانیشتنەکانی سینەتی زۆر درێژە پێدەکێشە بانگێشکردنی گەوادەران لە بەرژەوەندی کۆماریەکان دەبوو زیاتر یا لە بەرژەوەندی دیموکراتەکان پێم وابێ هەندێک لەوانەیە لە بەرژەوەندی دیموکراتەکان ببووە لەبەرەوەی بانگێشکردنی ئەو گەوادەرانە یعنی بانگێشکردنی کەسێکی تریشی لێکەوتۆ ئەمەش لە چی هات بانگێشکردنی گەوادەران ئەوان ئاماژەیان بەوە کرد لە کۆتا ڕۆژەکەیە کە بڕیار بوو دەنگدان بکرێ لە پڕێکە با بڵێن ئەو دەستەیە کە وەکو چۆنەڵی داواکاری گشتی دەوریانە بینی وەکو پیانەڵن بەڕێوەبردننی پرۆسەی ئیمپیچمنتەکە داوایان کرد یەکێک لە ئەندامە کۆماریەکانی ئەنجومەنی نوێنەران کە لە دوای ئەو ڕووداوی کە ڕووی داوا بەتلەر خانم بەتلەر باسی ئەوەی کردبوو کە سەرۆکی پێشووی ئەمریکا
ئاگای لێبوو کە جێگری سەرۆکی پێشوو مایک پێنس و هەروەها ئەندامانی کۆنگرێس ژیانیان لە مەترسیایە لەبەرەوەی گوایە کاتێک کە ئەم قسەی کردووە لەگەڵ مکارتی پێی وتوێتی مکارتی پێی وتووە کە ئەو ئاگادارە ینی ببوورە سەرۆکی میکارتی مەبەستم سەرۆکی کەمینەی ئەنجومەنی نوێنەران کۆماریی کاتێکە لەگەڵ سەرۆکا قسەی کردو سەرۆکی پێشوو پێی وتووەکە شتێکی وا هەیە ئەمە گێرە شێوێنەکان هروژمیان هێناوەتە سەر کۆنگرێس گوایە سەرۆکی پێشوو بە میکارتی وتووە نەخێر تۆ با بڵێن ئەوانە پشتیوانی من نین ئەوانە جەماعەتی ئەنتایفان ئەم ڕێکخراوەی کە پیانەوترێ ئەنتیفان بەڵام ئەم پێوتۆ نەخێر سەرۆک ئەمە کە ئەمانە پشتیوانەکانی تۆن ئەوی شتێکی کەواتە پێم وایە تۆ لەو ئەوان لە تۆ زیاتر نیگەرانی دەنگەکانن گوایە میکارتیش ئەم قسەی بە بەتلەر وتووە بەڵام بەتلەریش باسی ئەمەی کرد بوو خانم بەتلەر بەڵام با بڵێن گەواهیدانەکەی ئەو تەنها بانگ نەکرا تەنها بە قسەکان با بڵێن ئەو قسانەی لێوەری گیراکە گەواهی بدا چونکە ئەگەر بهاتایە کۆماریەکانیش ئەیانوت ئەوانیش خەڵکی تر بانگەکەن ئەوانیش تەنانەت لە شوێنێکا وەکو بە شتێکی کە چۆنەڵێ وەکو گاڵتەجاری وتیان نەتوانین 300 کەسیش بانکەین کەواتە ئەم پرۆسەیە زۆر درێژەیە کێشا ڕاستە لەوانەیە بۆ مەسەلەی ئیمپیچکردنەکە کۆمەڵێ بەڵگەی تر بەهاتایەتە پێشەوە بەڵام کات بەڵێنێک شتیشمان لەبیر نەچێ دیموکراتەکانیش 2 ساڵ ئەم 2 ساڵەیان کە زۆرینەن لە ئەنجومەنی نوێنەران و زۆرینەن لە سیناتیش ئەتوانن زۆر شت هەیە کە بتوانن دەربازیکەن زۆر لە یاساکان جا پێم وابێت دیموکراتەکانیش پەلەیان بوو ئەم مەسەلەی ئیمپیچکردنە تا زووە کۆتایی پێبێت بۆ ئەوی بچنە سەر بابەتەکانی تر بەڵێ یەکێ لە پرسیارەکانی تر هەر سەبارەت بە کۆمارییەکان لەگەڵ ئەوەشدا کە 7 ئەندامی کۆماری لەگەڵ دیموکراتەکاندا دەنگیاندا بۆ ئیمپیچکردنی دانۆڵد ترامپ بەڵام 43 ئەندامیان دەنگیان نەدا ئایا ڕای ئەو 43 ئەندامە ئەکرێوا لێک بدرێتەوە کە بڵین بە تەواوەتی لەگەڵ هەموو سیاسەت و استراتیژیەتەکانی سەرۆک ترامپدا هاوڕان ناتوانم وا بڵێم بەو شێوەیە ینی بڵم هاوڕان لەگەڵ سیاسەتەکانی بەڵام وەکو پێشتریش ئاماژەم پێکرد چونکە سەرۆکی پێشوو دانۆڵد ترامپ لە ئێستادا دەسەڵاتێکی زۆری لەناو حیزبی کۆماریەکان هەیە ئەتوانم بڵم کە نەیان ئەتوانی بەو شێوەیە با بڵێن سزای بدەن و لە کاتێکی شاکە یعنی ئەمە هەستیانە کرد زۆربیان هەستەکەن کە ئەمە جۆرێک لە جۆرەکان دووبەرەکی لەناو حیزبی کۆماریەکانە دروست دەکات لەبەر ئەوە بەو شێوەیە نەیان ئەتوانی کە ئەوەی بکەم سزای بدەن بەڵام لە هەمان کاتیشا پشتیوانیشی زۆر هەیە ینی بەشێکی زۆر لە سیناتۆرەکان بە تەواوەتی پشتیوانی لە با بڵێن سیاسەتەکانی سەرۆکی پێشووەکەن و لە زۆربەی شتەکانە پشتیوانیان لێ کردووە جا پێ ینی نازانم بڵێم بە تەواوەتی کە هاوڕان لەگەڵ یا یاخود هاوڕانی لەگەڵە بەڵام بینیمان یەک شتی تر کە هەر لە پاش ئەوەی کە ڕووداوەکانی 6 مانگ ڕوویاندا هەر لە پاش ئەو کاتێک کە کۆنگرێس گەڕایەوە بە دیموکراتەکان و کۆماریەکانەوە یعنی پشتیوانی لەوە نەکرا پەسەندکردنی دەنگەکانی هەڵبژاردن با بڵێن دوا بخرێ ئەوان زیاتر بە کۆماری و دیموکراتەکانەوە پشتیوانیان لەوە کرد کە دەبێت دەنگەکان پەسەند بکرێ ئەمە پرۆسەیەکی دیموکراسیە لە ئەمریکا ئەمەش کە خواستی سەرۆکی پێشوو دانۆڵد ترامپ نەبوو بەڵام لەگەڵ ئەوەشا گوێیان بۆ قسەکانی ئەو ڕانەگرت هاتن ئەم با بڵێن دەنگەکانیان پەسەند کرد و پرۆسە دیموکراسیەکە بە شێوەیەکی تەواو بەڕێوە چوو هێر هەر لەسەر کۆماریەکان لەم 1-2 ڕۆژەی ڕابردوودا لە ڕاگەیەندراوێکی تایبەتدا سەرۆکی پێشووی ئەمەریکا دانۆڵد ترامپ وەکو جەنابیشت ئاماژە و پێکرد کە هێشتا خاوەنی هێز و دەسەڵاتێکی گەورەیە لەناو کۆماریەکاندا داوا دەکا کە میچ مەکۆنەڵ ڕێبەری زۆرینەی ببوورە کەمینەی کۆماریەکان لە سینەتدا لەو پۆستە دوور بخرێتەوە ئەکرێ زانیاری زیاترم بدەیتێ لەسەرەمە بڵێن بچ میکانەڵ یەکێکە لەو کەسانەی کە بە درێژایی 4 ساڵی ڕابردووی
سەرۆکی پێشووی ئەمریکا پشتیوانی لە سیاسەتەکانی ئەو کرد بەڵام لە کاتی ئەم پرۆسەیە کاتێک کە پرسیاری لێکرابوو هەر لەم چەند ڕۆژەی ڕابردووە مچمیکانەڵ و توێتی لەگەڵ ئەوەدا کە بڕوای بەوە نەبووە سەرۆکی پێشوو تاوانبار بکرێ ئەمپیچ چونکە ئەمەش شتێکی دەستوری نییە چونکە ئەو لە دەسەڵاتانە ماوە بەڵام گوتبووی ئەو ئەرکێکی ئەخلاقی هەبووە کە نەئەبووە ئەو جۆرە وتارەی پێشکەشکراکەواتە ڕخنەی لە سەرۆکی پێشوو گرتە بوو هەر لە پاش ئەمە دانۆڵد ترامپ با بڵێن بەیاننامەیەکی بڵاو کردەوە لە بەیاننامەکەیدا ئاماژە بۆوەکە کە پێویستە مچمیکانەڵ بگۆڕدرێت کە مچمیکانەڵ سەرۆکی زۆرینەی کۆماریەکان بوو لە پێشاوە ئێستا سەرۆکی کەمینی کۆماریەکانە لە ئەنجومەنی نوێنەران و کەسایەتێکی زۆر بەناوبانگیشە لەناو کۆماریەکان و بە گرژ و مۆن و کەسایەتێکی چۆنەڵی مۆن و نەویستیش ناودێریەکە لەم بەیاننامەیەدا جا ئەمەش لەلایەکەوە شتێکی چۆنەڵی چاوەڕوان نەکراو بوو بەو شێوەیە قسە لەسەر مچمیکانەڵ بکرێت کە بە کەسایەتێکی هەم چۆنەڵی ناوداری کۆماریەکانە ئەم کەسایەتێکی بەدەسەڵاتی کۆماریەکانە و جگە لەوەش هاوپەیمانێکی سەرەکی ترامپ بوو لە 4 ساڵی ڕابردووە بەڵام پێم وابێ شتەکە زیاتر پەیوەندی بەو لێدوانەی مچمیکانەڵەوە هەیە کاتێک کە ڕخنەی لێگرتەوە دەڵێت با بڵێن ئەرکێکی ئەخلاقی هەبوو هەرچەندە کە تاوانبار نەکراوە بەڵام ئەرکێکی ئەخلاقی هەبوو لەو پرۆسەیە لەو ڕاگەیەندراوەدا سەرۆکی پێشووی ئەمریکا دانۆڵد ترامپ بە مچوەکۆنەوە دەڵێت تەنانەت پێش ناکەنێ و هیچ کاتێکیش خەندەیەک یا بزەیەک لەسەر لێوی نییە هێرە دەگەڕێمەوە بۆ لات پارێزەرەکانی سەرۆکی پێشووی ئەمریکا جەخت دەکەنەوە لەوەی کە دانۆڵد ترامپ هیچ پەیوەندیەکی بە ئاژاوە گێڕیەکانی ڕۆژی 6 مانگی 1 نەبوو کە لە باڵەخانەی کۆنگرێسی ئەمریکا کرا. جا بۆ وەڵامی بەڕێوبەری پرۆسەی ئیمپیچکردنەکە ئایا کەس بڕوا دەکات ئەگەر وتارەکەی دۆناڵد ترامپ نەبووایە ئەمە ڕووی نەدەدا؟ بەڵێ من باوەڕ دەکەم هەموو ڕاستیەکان نیشانی دەدەن کە وتارەکەی 6 مانگی نەبووەتە هۆکاری ئاژاوەکان سەرۆک نەبووە مایە ئاژاوگەڕی نە بە ڕاستەوخۆ و نە بە ناڕاستەوخۆش هانی توندوتیژی و کاری نایاسایی نەداوە لە ڕاستیدا سەرۆک داوای بە جێگەیاندنێکی ئاشتیانەی مافەکانی کردووە وەک لە دەستوردا مافەکانی کۆڕ و کۆبوونەوە و مافی داوا لە حکوومەتەکەیان بۆ چارەسەرکردنی ناڕەوایی هەر چۆنێک بێ بۆ دووهەم جار دیموکراتەکان نەیانتوانی لە سیناتی ئەمریکادا پەسەندکردنی ئیمپیچەکەی دانۆڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا بەدەست بێنن. هەر هیچ نەبێت وەهامان کرد دۆناڵد ترامپدان بەوە دابنێت کە ئیتر سەرۆکی پێشووە جا ئەمە هەواڵێکی خۆشە و ئیتر وەها دانانرێت کە سەرۆکە و ئەوانی تریش وەک دیفاکتۆیەک دادنێن بە ڕەوایی هەڵبژاردننی سەرۆکایەتیدا کە سەرۆک بایدن بە زیاتر لە 7 ملیۆن دەنگ هەڵبژاردننی بردەوە. هەروەکو لەم بەنامەیەشدا ئاماژەمان پێکرد 7 ئەندامی کۆماریی دەنگیاندا بە ئیمپیچکردنی سەرۆکی پێشووی ئەمریکا لە هەمان کاتیشدا گلە و گازەندەشیان هەبوو لە تیمی پارێزەرانی دانۆڵد ترامپ. گوتومە دەبمە بێلایەن لەم دۆسیەدا بەڵام ئەوەی گوێی لە مشتومڕەکان و جەختکردنەکانی دەستەی ئیمپیچکردنەکە بوو بێت دەزانێت چەند بە ڕێکوپێکی کاریان لەسەر دەکرد لەسەر بنچینەی پاشخانەکان و یاساکانیش هۆکاری باوەڕپێکراوی ئەن خستە ڕوو لە کاتێکدا تیمی پارێزەرانی ترامپ بێسەر و بەر بوون هەرچیەکیان لە توانادا بێت کردیان بەڵام بەبێ وەڵامدانەوەی پرسیارە سەرەکیەکان وەک بڵێیت بازیان بەسەردا دەدا وەک ئەوەی شەرم بکەن جا چونکە لەمەدا خۆم بە بێلایەن دەزانم و دەبینم لایەک کارێکی زۆر باش دەکات و لایەکی تریش کارێکی زۆر خراپ دەکات هەربۆیە دەنگی خۆم دەدەم بەو لایەنەی کارێکی باش دەکات. دیموکراتەکانیش گلەییان لە هاوکارە کۆمارییەکانیان هەبووە لەناو سینەتدا و دەڵێن دەبوایە لە پێناو ئەمەریکادا دەنگیان بە ئیمپیچکردنی دانۆڵد ترامپ بدایە. ئەم دۆسیە زۆر بە تۆکمەی ئامادەکراوە ئەگەر هاوکارەکانم گوێیان لە ویژدانی خۆیان ڕابگرتایە و بڕیاری ڕاستی خۆیان بدایە بەڕاستی بڕوام وایە ئەگەر دەنگدانەکە بەنهێنی بووایە ئەوە ئەمپیچ دەکرا چونکە ڕاستیەکان و یاساییش زۆر تۆکمەی ئەمەی سەلماندووە. ئەم گازەندانە لە کاتێکدایە کە زۆرێک لە کۆماریەکانیش گلەییان لە تیمی پارێزەرانی سەرۆک ترامپ هەیە بەوەی کە نەیانتوانیوە کارێکی گونجاو بکەن بە بەراورد لەگەڵ بەڕێوەبەرانی ئیمپیچکردنی دانۆڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا. پێم وایە تیمی سەرۆک ترامپ بە تەواوەتی شکستەکانیان وەک چۆنە ئەو هاخستە ڕوو دیموکراتەکان هەوڵی سڕینەوەی کەسێک دەدەن کە 74 ملیۆن ئەمریکایی دەنگیان پێداوە هەوڵێکی زۆریان دابووەوە
ئەو خواستەشیان بەردەوام دەبێت و وەها دەکات دەستور فرامۆش بکەن، ڕێکاری یاساییەکان فرامۆش بکەن و بەڕاستیش ڕاستیەکان فرامۆش بکەن. هێرۆ دەگەڕێمەوە بۆ لای جەنابەت. پارێزەرەکانی سەرۆکی پێشووی ئەمەریکا جەخت دەکەنەوە لەوەی کە دیموکراتەکان لە کاتی ئامادەکردنی دۆسیەی ئیمپیچکردنەکەدا نەیانتوانیوە هیچ شتێک بە بەڵگەوە بسەلمێنن، وایە؟ بەڵێن ینی بەڵگەکان چی بوون؟ بەڵگەکان ئەو ڤیددیۆیانە بوون کە باڵێن کە نیشانیاندا لە کاتی دادگایکردنەکەدا کۆمەڵێک ڤیددیۆیان نیشاندا کاتی هروژمەکە ئەو کاتێکە جێگری سەرۆکی پێشوو مایک پێنس با بڵێن ئەیگوازنەوە لەوێ نایهێڵن و لە هەمان کاتە ئەو گێرە شێوێنانی کە چوونەتە ناو کۆنگرێسەوە هاوارەکەن و داوای ئەیانەوێت جێگری سەرۆکی پێشوو هەڵواستن، داوای ئەوواکەن دەنگەکان وا دەرچووە بۆی ئەگەڕێن تاوەکو هەڵی واستن و لە هەمان کاتیشا دەچنە ئۆفیسەکانی ئەندامانی کۆنگرێسەوە تاڵانکاریەکەن. یعنی ئەمە بەڵگەکان بۆ بەڵگەکان هەمووی بە ڤیددیۆ هەبووە، بە وێنە هەبووە و لە بیرمان نەچێ ئەم ئاژاوەی کە لە ڕۆژی 6 مانگی 1 ڕوویدا کوشتنی 5 کەسی لێکەوتەوە کە یەکێکیشیان پۆلیسی کۆنگرێس بووە. جا بەڵگەکان ئەمانە بوو، ینی ئەم شتانیان خستە ڕوو لە هەمان کاتشا وەکو ئاماژەمان پێکرد لە سەرەتای بەرنامەکەشا، ینی شاید حاڵ نەهاتە ئەوێ تاوەکو بەڵگەیەکی زیندوو یا شاید حاڵەکان خۆیان بیگوازنەوە ئەم شتانە. تەنها بەڵگەکان ئەو شتانە بۆ کە ڕوویان داوە و ئەو ڤیددیۆیە بووە و لە هەمان کاتشا وتارەکەی سەرۆکی پێشوو بووە کە وتارەکەیان ئەو شوێنانەی وتارەکە یاخود ئەو تویتانەی کە کردبووی ئەو شوێنانەیان نیشانداوەکو بەڵگە هێناویانەتەوە. بەڵام ئەو وتارەکە پارێزەرەکانی جەختیان لەوە کردەوە بەپێی دەستوری ئەمریکا، ینی وتارەکە ئەچێتە خانەی ئازادی ڕادەربڕینەوە. بەڵام لە بیرشمان نەچێ مەسەلەی ئازادی ڕادەربڕین لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ڕاستە ئازادی ڕادەربڕینە، تۆ ئەتوانی قسە بکەی، بەڵام بەمەرجێک ئەم قسانەی تۆ نەبێتە هۆکاری زیان بۆ کەسێکی تر، نەبێتە هۆکاری ئاژاوە گێڕی و گێرەشێوێنی. بەڵام ئەوان یعنی سوورن لەسەر ئەوەی قسەکانی کردووە، بەڵام ئەم قسانە نەبووە کە بوون بەهۆی هاندانی خەڵکەکە خۆیان بەرەو ئەوێ چوون. باشە بەڕای تۆ هێرۆ ئەگەر هاتبا و بەڕێوەبەرانی ئیمپیچکردنەکە ئەندامەکانیان ئەگەر هاتبا و نوێنەرانی کۆمارییەکانیان لەگەڵدا بواە هیچ شتێک لە دۆسەکە دەگۆڕات، چکە لە ئێستا لێرە لە ئەمریکا ینی وەک خۆش دەزانی ئاماژە بەوە دەکرێ ویا پرسیارەکرێ بۆچی ئەندامێکی کۆماری لەناو تیمی بەڕێوەبردننی ئیمپیچکردنەکەدا نەبوو. بەڵێ ئەمە یەکێکە لە ڕخنەکان و وتەبێژی بابلین دادوەری پێشووی ئەمریکا لە وتوێژێکا لەگەڵ دەنگی ئەمریکاش ئەو خانمە باسی لەوە کردووە کە دەبوایە دیموکراتەکان بە شێوەیەک دۆسیەکەی خۆیان بەهێز بکەن لە ئەنجومەنی نوێنەرانەوە لەم بەڕێوەبەرانی کە دایان ناوە بۆ ئیمپیچکردنەکە کۆماریەکانیشی تێدا بوایە و هەوڵیان بدایە ڕێککەوتنێک لەگەڵ کۆماریەکان بکەن تاوەکو ئەوانیشی تێدا بوایە. دەڵێن بەو شێوەیە دۆسیەکەیان بەهێزترە بوو و بە ئاسانتر دەتوانرا سەرۆکی پێشووی ئەمریکا کە تەنها دەنگ مابوو بۆ ئەوەی بتوانن بە فەرمی ئیمپیچی بکەن ئەو کاتە دەتوانرا بکرایە. بەڵامەڵەن هەڵەی دیموکراتەکان لەوە بووە کە خۆیان هاتوونە شتەکەیان کردو و کۆماریەکانیان لەگەڵ نەبوو لە ئەنجومەنی نوێنەرانە. ئەمەش چۆنەڵی وێنایەکی وای داوە بە بابەتەکە بەم پرۆسەیە کە پرۆسەیەکی تەواو حزبی بووە، ینی هەندێک خەڵک پرۆسەکە بە حزبی تێگەن، هەرچەندە دیموکراتەکان دەڵێن ڕاستە سەرۆکی پێشوو لەسەر کار نەبووە، بەڵام ئەم پرۆسەیە لەبەر ئەوە کراوە کە ئەگەر هیچ نەکرایە دژی یاخود ئەم پرۆسەی ئیمپیچمنتە بەڕێوە نەڕۆشتایە ئەم شێوازی ڕەتکردنەوەی پرۆسەی دەنگدان و پەسەندکردنی پرۆسەی دەنگدان لە ئەنجومەنی نوێنەران یاخود لە کۆنگرێسی ئەمریکا کە نێریتێکی سەدان ساڵەی ئەمریکایە بەو شێوەیە ئەمە کێشەی لێ ئەکەوتەوە. هێرۆ باز لە 75 ملیۆن دەنگ دەکرێت کە دراوە بە کۆماریەکان لە هەڵبژاردنەکەی سەرۆکایەتی مانگی 11دا یاخود دراوە بە دانۆڵد ترامپ. هیچ ڕابردگرتنێکی گشتی کراوە لە ماوەی ڕابردوودا کە نیشانی بدا ئەو 75 ملیۆن کەسە یا زۆربەیان لەگەڵ ئەوەدا نەبوون کە هێرش بکرێتە سەر باڵەخانەی کۆنگرێس؟
بەڵێن ڕاوەرگرتن کراوە بێگومان ڕاوەرگرتنێکی ئەم دوایانی CBSیش تەنانەت ئاماژە بەواکە کە من خوێنمەوە کە ئەڵێ ئەو با بڵێن خەڵکی ئەمریکا بە عام خەڵکی ئەمریکا کە قسەیان لەگەڵ بکەی لە 180 زیاتری ئەوانەی کە دیموکراتن پێیان وایە سەرۆکی پێشوو با بڵێن بۆتە هاندەری ئەو ڕووداوی کە ڕوویدا و هەروەها ئەوانەی کە سەربەخۆن 143 زیاتری سەربەخۆکانیش پێیان وایە ئەمە با بڵێن سەرۆکی پێشوو هاندەر بۆ ئەوە بەڵام لە هەمان کاتە ئەوانەی دیموکراتەکە ئەوانەی ببوورە کۆمارین بەش ڕاستە تیانە بەشێکیان تایە کە پێیان وایە ئەم پرۆسەیە با بڵێن مەسەلەی ئیمپیچکردنەکە ئەبوایە بەڕێوە بچوایە بەڵام بەشێکی زۆر بەڵام لە 111 ببوورە لە 113 ئەو خەڵکە پێیان وایە کە سەرۆکی پێشوو با بڵێن تاوانبار بووە یاخود سەرۆکی پێشوو هانی ئەم بابەتەی داوە ڕای کۆماریەکانیش هەرچەندە لەناو کۆماری و دیموکرات و سەربەخۆکانیش هیچ گومان لەوەیان نییە کە کارەکەیان بەکارێکی هەڵە بووە کارەکە بەکارێکی هەڵە داهێن بەڵام کۆماریەکان ئەو خەڵکانی کە پشتیوانی سەرۆکی پێشوو ترامپن پێیان وانە ئەو بەرپرسیار بوو بێ لەو ڕووداوی کە ڕوویداوە. هێرۆ بەرلەوەی بچمە بەشی سێمی بەرنامەکەمان هەندێک لە دیموکراتەکان ڕایان وایە ئەگەر هاتبە و دەنگدان لە ئەنجومەنی سیناتدا بە نهێنی بکرایە لەوانە بوو ئەنجامەکە بە شێوەیەی تر بووایە دانۆڵد ترامپ ئیمپیچ بکرایە. ئەم جۆرە ڕوانینە بۆ دروست دەبێت لە کاتێکە کە بڕیاردرا بوو دەنگدانەکە بە ئاشکرا بکرێ. بەڵێن مەسەلەی دەنگدان بە ئاشکرا ئەوە بەشێکە با بڵێن لە دەستوری ئەمریکا بەپێی دەستوری ئەمریکا ئەبێ ئەو دەنگدانە بۆ ئیمپیچکردن بە شێوەیەکی ئاشکرایانە بکرێ بەڵام بەڵێ هەندێک کەس پێیان وایە ئەگەر دەنگدانەکە بە نهێنی بووایە ئەو کاتە کۆماریەکان با بڵێن چونکە وەکو ئاماژەم پێکە یعنی ترامپ ئێستا کەسێکی بەهێزە لەناو کۆماریەکان زۆرترین دەنگی هێناوە بەبراورد لەگەڵ کۆماریەکانی پێشوا 75 میلیۆن دەنگمان لەبیر نەچێ ینی 75 میلیۆن دەنگی ئەمریکایی زۆر زۆرە ئەمەش با بڵێن لەوانەیە بترسن لەوانەیە لەو ڕوانگەیەوە ئەو قسەی ئەکرێ لەوانەیە هەندێک لە ئەندامانی کۆنگرێس لەوە بترسن کە با بڵێن سیاستی خۆیان یعنی ئەمە ببێتە کێشەیەک بۆ داهاتووی سیاسیان لەبەرەوەی ئەمەوەکوەوە تۆ پشت لە پارتەکەی خۆت بکەیت لە کۆنگرێسی ئەمریکاوە ئەمەش دەنگی ئەو خەڵکەی کە پشتیوانی ترامپە لە خۆت بکەیت لە داهاتووە زۆر کەس پێی وایە ئەگەر ئەمە بە نهێنی بووایە هەرچەندە بەهێنی نابێت چونکە بەپێی دەستوری ئەمریکا دەبێت بە ئاشکرایانە بێت بەڵام دەڵێن ئەگەر دەنگدانەکە بە نهێنی بووایە دوور نییە و کاتە ئەندامانی کۆنگرێس ترسی ئەویان نەبوو با بڵێن ئەو خەڵکە لە دەنگدانە تۆڵەیان لێ بکەنەوە دەنگیان پێ نەدەن ئەو کاتە دەستیان ئاوەڵاتر ئەبوو بۆ ئەوەی کە دەنگ بە ئیمپیچکردنەکە بدەن. هێرۆ دەگەڕێمەوە بۆ لات ئەڵبەتە بەشێکی کۆماریەکان هەروەکو پێشتریش ئاماژەمان پێکرد ئاماژە بەوە دەکەن تیمی داکۆچیکار لە سەرۆکی پێشووی ئەمەریکا پڕ بۆ لە کەپتەرخەمی و لە کەموکوڕی وەستایشێکی ئێجگار زۆری بەڕێوبەرانی ئیمپیچکردنی دانۆڵد ترامپ دەکەن. ئەگەر گوێت بگرتایە بێگومان هەر خۆی وەڵامەکەیە چونکە ڕێکخراو نەبوو بێ سەروبەر بوو هیچیان پێ نەبوو قسەیان لەسەر زۆر شت کرد بەڵام هیچیان لەسەر دۆسیەکە باز نەکرد جاگەر من وەک کەسێکی بێلایەن لەم بابەتەدا قسە بکەم ئەوە بەڕاستی بەڕێوەبەرانی پرۆسەی ئیمپیچکردنەکە کارێکی زۆر باشیان کرد. هەندێکیش لە کۆماریەکان لەو بڕواایەدان پرۆسەی ئیمپیچکردنی دانۆڵد ترامپ پرۆسەیەکی نادەستوری بووە و هەر نەدەبوایە بکرایە. بەڕاستی گرنگە کاتێک دێتە سەر ڕاستیەکان لە ڤیدیۆکەدا کە دیموکراتەکان نیشانیاندا ئایا لە ڤیدیۆکەدا لێدوانەکەی سەرۆکی تێدایە کە دەڵێت بە ئاشتیانە و نیشتیمانیانە وەها بکەن و دەنگت ببیسترێت جا بێگومان تیمی سەرۆک ترامپ بە تۆکمەی داکۆکیەکەی خۆی خستە ڕوو کە ئەم پرۆسەیە دەستوری نییە ڕاستێکی تری سادەش هەیە کە چۆن کەسێک لە کۆشکی سپی لا دەبیت کە خۆی ڕۆیشتووە و لەوێ نەماوە. بەشێکی تریش نابەرابەریەک دەبینن لەم پرۆسەی دیموکراتەکاندا لە ئەستۆیان گرت بوو و دەژڵێن مەبەستی سەرەکی لێی تۆڵەکردنەوە بووە. خەڵک لە ستانەکە و خەڵکێکی زۆر پەرپرسیاریان هەیە و دەڵێن ئەم هەموو شتە لەبارەی چیەوەیە سەریان لێ تێک چووە لەم هەموو مشتومڕە یاساییەدا بۆ خۆم خەڵکی لویزیانام سیناتۆر کێنەدی لە ستانەکەی من دەڵێت ئامانجم لەم بگرە و بەردەیە تۆڵەکردنەوەی سیاسیە یەکسانکردنی 75 میلیۆن دەنگدەر بۆ ترامپ
بەو ئاژاوە گێڕانەی پێشێلی کۆنگرێسیان کرد پێم وایە هاوکارەکانم لەم ڤیددیۆیەدا ئەوەیان نیشاندا پێویستە هۆکارە یاساییەکان نیشان بدرێن وەک لە دەستوردا جەختی لێکراوەتەوە. هێرۆ دەگەڕێمەوە لای تۆ ئەم پرۆسەیە کە بۆ دووهەم جارە لە سیناتدا دیموکراتەکان سەرکەوتن بەدەست نایەنن بۆ کاری ناو سینەت لە 4 ساڵی داهاتوودا چ جۆرە کاریگەریەکی هەیەەوە پێویستە چ جۆرە خوێندنەوەیەکی بۆ بکرێ؟ بڵێ بینیمان ئەگەر ئێمە بگەڕێنەوە بۆ 4 ساڵی ڕابردوو یعنی 4 ساڵی ڕابردوو 4 ساڵی دابەشبوونێکی ئجگار زۆری سیاسی بوو لە وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا ینی زۆر ناکۆکی بینرا زۆر ئەو ینی شتەکان لە بینی کۆشکی سپی و کۆنگرێز دایمە کێشێکیا بوو بە تایبەتی ئەنجومەنی نوێنەران کە دیموکراتەکان زۆری نەبوون لە ئەنجومەنی نوێنەران بەڵام بۆ ئەم 4 ساڵە دیموکراتەکان ینی لە بیدایەتەوە ناویان لێنا ینی ئەم 4 ساڵیان ناو لێنا پرۆسەی دەرکەوتن چەند بابلین چەند یاسا و ئەو شتانی کە ئەیانەوێ پەسەندی بکەن لە کۆنگرێزدا و ئەگەر یەک شت ئەمەوێ ئاماژە بێ بکەم هەر لەم ڕۆژانەدا لە تاون هاڵێکی سەرۆک جۆ بایدندا کاتێک کە پرسیار لەسەر مەسەلەی ئیمپیچمنت و ئەو شتانە لێکراوتی دەمەوێ ئەو شتە کۆتایی پێبێنین ینی ئەو ئاماژەی بەوە کرد کە 4 ساڵی ڕابردوو تەنها باسی ترامپ بووە ئێستا ئەوێ زیاتر تیش بخرێتە سەر ئەو دۆسەیانەی کە گرنگن بۆ ئەمریکا وتی دەمەوێ ئەم 4 ساڵە ئیتر باسی ئەمریکایەکان بێ یعنی کەواتە مەبەستی لەوەیە کە نایەوێ مەسەلەی حزبایەتی و ئەم شتانە زۆر زەق بێتەوە بۆ ئەوەی ئەو شتانی کە مەبەستن لە کۆنگرێز سەرەتایان بابەتی ئابووریە بابەتی ڕوبەڕووبوونەوەی ڤایرۆسی کۆرۆنایە ئەم شتانە کە بتوانن ئەو پشتیوانی کۆنگرێسی کە پێویستێتی بەدەستی بهێنێت جا پێم وایە لەم ماوەی ئەم بە تایبەتی ئەم 2 ساڵە بۆ دیموکراتەکان زۆر گرنگە کە پشتیوانی کۆماریەکانیشیان هەبێ لەبەرەوەکو سەرەتاش ئاماژەم پێکرد ڕاستە دیموکراتەکان زۆرینەن بەڵام زۆرینەیەکی وەهاژ نین کە بتوانن هەموو شتێک بە کەیفی خۆیان بکەن زۆرینەن تەنها بە یەک دەنگ ئەویش دەنگی کاملا هێرسا باشە ئاماژەکان چیمان پێ دەڵێن بۆ کاری پێکەوەیی لە ناو کۆنگرێسی ئەمریکادا بەگشتی و بە تایبەتیش لە سیناتدا لە پەیوەندی بە خاڵێکەوە ئەویش کە 2 ساڵی تر هەڵبژاردننی متچەرم دەکرێت بۆ ئەندامانی کۆنگرێس لە ئەمریکا بەڵێن من پێم وابێ ئاماژەش هەیە کە بتوانن بەیەکەوە کار بکەن ئەمیش بۆمان دەرکەوت هەر لە سەرەتادا بە مەسەلەی هاوکاریەکانی بۆ بێکاران و هاوکاریەکان بۆ بابەتی ڤایرۆسی کۆرۆنا کە توانرا ئیش لەسەر ئەم دۆستەیانە بکەن پێم وابێ بۆ 4 ساڵی بووبوورە بۆ 2 ساڵی داهاتوو هەتاکو کاتی هەڵبژاردنەکانی میدتێرم بتوانن پێکەوە کار بکەن لەبەروی هەردوو لایەن بۆ ئەم هەڵبژاردنانی میدتێرم هەڵبژاردنەکانی میدتێرم زۆر گرنگە بەلایەنەوە ئەو هەڵبژاردنانی میدتێرم وەکو ئەو وایە چۆنەڵێ ینی خەڵکی بڕیار لەسەر ئەم 2 ساڵە بدات بڕیار لەسەر ئەوانێک ئایا خەڵکی ئەمریکا چەندێک با بڵین کارەکانی کۆنگرێسی ئەم 2 ساڵە پەسەندەکە نە کۆماریەکان ئەتوانن هەندێک شت هەیە ڕەتی بکەنەوە لەبەروی ئەترسن لە دەنگ ینی دەنگدەران لە کاتی دەنگدادا دەنگیان پێ نەدەن و هەم دیموکراتەکانیش ئەیانەوێت دەنگی ینی ئەو زۆرینەی خۆیان بێڵنەوە و کۆماریەکانیش هەوڵێکی زۆرەدەن هەر هیچ نەبێت لە یەکێک لە خانەکانی کۆنگرێس ببن بە زۆرینە لەبەروی ئێستا بینیمان ینی ئەنجومەنی نوێنەران ئەنجومەنی سینات و هەروەها سەرۆکایەتیش لە دەستی دیموکراتەکانایە ئەمەش چۆنەڵی باڵانسێکی لە سیاسەتی ئەمریکادا نەهێشتووە زۆرێک لە کۆماریەکان لە ئێستاە باز لەوە دەکەن دەڵێن ئەوەی کە کرا لە سینەتدا مەبەست لێی تۆڵەکردنەوەیکی سیاسی بۆ لە دانۆڵد ترامپ بۆیە ئێستا دەمانوێت بزانین ئەوەی کە کرا شتێکی یاسایی بوو یا سیاسی بوو بەڵێن ئەزانی دوو ڕایە لە یەکێک کۆماریەکان بێگومان زۆربەی کۆماریەکان ئەتوانم بڵێم لە 80% کۆماریەکان پێیان وایە شتێکی سیاسیە چونکاڵەن ئێمە چەند ساڵی ڕابردوومان بەمە تێپەڕان و لە هەمان کاتیشا دیموکراتەکان پێیان وانێ سیاسی بێ پێیان وایە ئەمە یاساییە لەبەرەوەی وەکو ئەرکێک دایانێن کە سەرۆکی پێشوو ینی پێویست بوو لە دادگایی بکرێت لەسەر ئەو خاڵی کە ئەوان پێیان وایە
هانی توندوتیژی داوە هانی خۆپشاندەرانی داوە ئەمەش تۆ کە سەرۆکی ناتوانانی ئەم کارە بکەیت نەکار سەرۆکی هیچ کەسێکی تر ناتوانێت هانی توندوتیژی بدا پێیان وایە کە ئەگەر ئەمەیان نەکردایە خۆیان چۆنەڵی بەرپرسیارەتی تووشی بەرپرسیاری ئەبوونەوە وەکو ئەندامی کۆنگرێس کە ئەوان پێویستە دش بەو شتانە ڕابۆستن کە دەستوری نییە یا بەو شتانە ڕابۆستن کە ئەمە نایاساییە. هێرۆ دەگەڕێمەوە بۆ لات وەکو چۆن دابەشبوون لە ناو کۆنگرسی ئەمریکادا هەیە بە هەمان شێوە دابەشبوونیش لە ناو دەنگدەرانی ئەمریکاییدا هەیە با بزانین کۆمارییەکان چی دەڵێن. ڕقێک هەیە بەرامبەر دۆناڵد ترامپ پێشم وایە خەڵکێکی زۆر وتویانە گرنگ نییە چۆن دەبێت چەندێکیش دەخایەنێت ئەنجامەکەی باش دەبێت یان خراپە گرنگ نییە بەڵام هەر دەبێت لا ببرێت ئەوە شتێکی خراپە هەر بەڕاستی خراپە ئێستا لە کۆشکی سپی نییە ئیتر ئیمپیچی چی دەکەیت ئیمپیچکردن ینی لادانی کەسێک لە ئۆفیس ئەوە تا ئەو لەوێ نەماوە گومان بۆ دیموکراتەکان ڕایەکی تەواو پێچەوانە هەیە و جەخت لە بەها بەرزەکانی ئەمریکا دەکەنەوە. پێم وایە بەبێ هیچ گومانێک دۆسیێکی بەهێزیش هەیە وەک لە کۆنەوە دەوترێکارەکان زۆر پێشووشەکان دەکەون و بەرچاوترن بەڵام لەم دۆسیەدا ئەو قسەیە هەڵەیە چونکە قسەکان بوونە هاندەری کارەکان بەڕاستی جێی مەخابنە کە کۆمارییەکان تێناگەن لەوەی بە چاوپۆشین و ڕێگەدان بەوەی شتیوەها ڕوو بدات پێشینەیەک بۆ دابەزینی بەهاکانی ئەم وڵاتەدا دەنێن. پێم وانیە هیچ جیاوازیەک بێتە ئاراوە دەشدانرا لە سێنە دۆناڵد ترامپ گوناهبار ناکرێت پێم وانیە پرسەکە لەوەدا بێت ئایا ترامپ هانی توندوتیژەکانی داوە یان نا دیمەنە ڤیددیوەکان و هەموو ئەو شتانەی بینیومانە ئەوەیان یەکلا کردوێتەوە هەربۆیە پرسیارەکە لەوەدا ئایا خەڵک بەرپرسیاری دەکەن یان نا. هێرۆ دەگەڕێمەوە بۆ لای تۆ بۆ خۆت دەزانی ینی لە سەروبەندی هەڵبژاردنەکان و لە کاتی هەڵمەتەکانی هەڵبژاردندا ئێجگار جەخت لە دابەشبوونی ئەمریکا دەکرایەوە ئێستا کە سەرۆک ترامپ ئیمپیچ نەکراوە پێ وایە کاریگەری هەبێ بەسەر هەر هیچ نەبێ کەمبوونەوەی ئەو دابەشبوونە لە ئەمریکادا بەڵێن پێم وایە کەمبوونەوەی ئەو دابەشبوونە ئەگەر ئێستا دیموکراتەکان لە ئەنجومەنی نوێنەران زۆرینن ئەگەر بۆ هەندێک شت یعنی ئەو زۆرینەی خۆیان بەنەوەیەک پیشان نەدەن کە هەموو شتەکان هەر خۆیان بێت پێم وایە دابەشبوونەکە ئیتر هێواش کەمە بێتەوە و ئەگەر با بڵێن بەو شێوەیە نامێنێ کە هەبووە چونکە بەو دابەشبوونێکی ئێجگار زۆرە بوو بەڵام پێم وانیە ئیتر بەو شێوەیە ئێجگار زۆر بمێنێتەوە هەتا کاتێکە بزانین لە دوای مترم چی ڕۆدا. ئەوەی کە ئێستا لە ئەمریکادا ڕوودەدا بە تایبەتی ئەو جۆرە ناکۆچی سیاسیانەی لە ناو کۆمارییەکاندا هەیە وها دەکا کۆمارییەکان دابەش بێ بە تایبەتی کاتێک کە باز لەوە دەکرێت دانۆڵد ترامپ سەرۆکی پێشووی ئەمریکا لەوانەیە لایەنێکی سیاسی نوێدا بمەزرێنێ. بەڵێ باز لەو بابەتە ئەکرێ بڵێن ئەمەش ترسی کۆماریەکانە بەڕای من ئەمەیە ترسی کۆماریەکان کە نایانەوێت چۆنەڵی نیان وێراوە دەنگ بدەن لە دژی ترامپ بۆ ئەوەی نەکا پارتێکی سیاسی تردام چونکە لەبیرمان نەچێ ینی لە کاتی هەڵبژاردنەکاندا ئەم دەنگانە ینی چەندێک دەنگی دیموکراتەکان لە ناو شارەکاندا زیادیان کردبوو لە کاتی هەڵبژاردن بە هەمان شێوەش بە هەمان ئاستی زیادبوونی دەنگی دیموکراتەکان لە ناو شارەکاندا لە ناوچە دووردەستەکانە دەنگ بۆ کۆماریەکان زیادی کردبوو و دەنگ بوو کۆماریەکان لەم ناوچانە چۆن زیادی کرد ئەمەش هەڵمەتی ئەوە بوو کە ترامپ ناوی لێنا هەموو دەنگێک دەبێ بگەین بە هەموو ناوچەکان و هەموو کەسێک دەنگ بدا جا لێرە یعنی ترامپ پشتیوانێکی ئێجگار زۆری هەیە ڕاستە کۆماریەکان ینی تۆ بە گشتی کە سەیریکەی ئەمە دەنگی کۆماریەکانە بەڵام لە هەمان کادا لە هەر دابەشبوونێکی پارتەکە یاخود ئەگەر دانۆڵد ترامپ پارتێک بۆ خۆی دامەزرێنێ من ناڵم هەموو ئەو 75 میلیۆن کەسێک کە دەنگیان بە دانۆڵد ترامپ داوە پشتیوانی دانۆڵد ترامپ بوون بەڵام بەشێکی زۆریش پشتیوانی دانۆڵد ترامپ بوو ئەمەش زیانێکی گەورە بە کۆماریەکانە گەیەنێت. بەڵام ئیمپیچ نەکردنی دانۆڵد ترامپ ئەو ئەگەرەی بەکراوەیی یەشۆتەوە کە بتوانێت لە 2024دا خۆی کاندید کاتەوە بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا یا ئەگەر خۆشی نەیکا لەوانەیە یەکێ لە دۆستە هەرە نزیکەکانی ئەو کارە بکە. بەڵام ئەوەش پشتیوانی کۆماریەکانی وێ بەڵێن لە بیرمان نەچێوە بە هەمان شێوە بە پرۆسەیەکی ترا تێپەڕ ئەبێت تاوەکو بتوانێت ببێ بە کاندیدی سەرەکی کۆماریەکان جارێکی تر ئەمەش نازانین تا چەندێک ئەندامانی کۆماریەکان کە دانۆڵد ترامپ سەرۆکێکی ئەوەندە مشتومڕ لەسەر بوو جارێکی تر با بڵین پشتیوانی ئەوەی لێ بکەن کە ببێتەوە بە کاندیدی سەرۆکایەتی و هەروەها 4 ساڵی داهاتوو
بیرمان بێ یعنی تەمەنی دانۆڵد ترامپیش تەمەنێکی زیاتر ئەبێت. هەر هەمان تەمەنی ئێستای جۆ بایدن سەرۆکی ئەمریکا دەبێت. هێرۆ زۆر سپاس دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەم هەفتەیی چاوی واشنگتندا. سپاس و پێزانینم. سپاس بۆ تۆش. ئەلبەتە ئازیزانم سپاسی بێپایانم بۆ ئێوەی خۆشەویستە کە تا ئێستا لەگەڵماندا ماونەتەوە تا هەفتەی ئایندە و بەرنمەیەکی نوێی چاوی واشنگتن. ڕێز و خۆشەویستی ستافی بەرنامە هەروەهی خۆشم بەڵێن ساڵح پەسەند بفەرمونون هەر لە خۆشیە جەتان بێڵی.